یاکی دیکەش ڕادەستی خۆپیشاندەران کرا. وەزانەری زیاتر لەسەر خۆپیشاندانەکانی ئەمڕۆی ڕانیا ڕاستەوخۆ ئاراس ڕەسوڵ پامنێربان لە ڕانیەوە لەگەڵماندایە. ئاراس سڵاوت لێبێ. بارودۆخی ڕانیە و دەوروبەری لە ئێستایا چۆنە؟ بەڵێ سڵاما و ساڵاز لە تۆ لە بینەرانی کەناڵ یاسمانی پێیان دیارە دوای ئەوەی دوێنێ بۆ سێم ڕۆژ لەسەر یەک هاوڵاتیانی شاری دەواازەی ڕاپەڕین جارێکی تر هاتنەوە سەر شەقام و لە دەست پێکدا ئەو بەرەی کە سەرپەرشتی خۆپیشاندانەکەی دەکرد تا کاژمێر 12 ئەوان سەرپەرشتی خۆپیشاندانەکان کرد و خۆپیشاندانێکی هێمنانە بەڕێوە چوو بەرەی داکۆچی لە مافی خەڵکە خۆیان ڕاگاند بوو. بەڵام دواتر کە ڕوتی خۆپیشاندانەکە بە ئاراستەیەکی تردا گۆڕا گرژی لە نێوان پاسەوانی بارەگا حیزبیەکان و پۆلیس هێزە ئەمنیەکانی سنوورەکە کە هێزێکی زۆر لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کۆکرابوونەوە گرژی لێکەوتەوە کە دوجار کوژرا و بریندارێکی زۆری بە خۆی داهێنا. ئەگەرچی شەوی ڕابردوو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین ئاماری کوژراوەکانی بۆ 4 کەس بڵاو کردەوە، بەڵام ئەمڕۆ جارێکی تر هەم بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین و هەم قایمەتی قەزای ڕانیا ڕوونکردنەوەیاندا ئاماژیان بەوە کرد کە کوژراوەکانی خۆپیشاندانەکانی دوێنێک کە بە فیشە کوژراون تەنها دوو هاوڵاتی بووە. ئەو دوو حاڵەتەی تر مردنی ئاسایی بوون و بەهۆی قەرەباڵغی لە پزیشکی فریاکەوتنی ڕانیا ئامارەکە تێکەڵ بووە و لە بریندارەکانیش نزیکەی 80 بریندار بوون کە بەشێکی زۆریان بە فیشە گووە و لە ناو بریندارەکانیشیان ئەمڕۆ تەندروستی ڕاپەڕین ڕایگەیاند کە بریندارەکان 48 برینداریان لە هێزەکانی پۆلیس بووە. ئەوەی کە من ئێستا قسە لەگەڵ ئێوە دەکەم خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان لە شاری ڕانیا بەردەوامی هەیە. ئەمڕۆ جارێکی تر خۆپیشاندەران دوای ئەوەی کە ڕۆژی ڕابردوو لقی 11 پارتیان لە دەستی ئەو حیزبە دەرهێنا، ئەمڕۆ جارێکی تر چوونەوە سەر لقی 11 و جارێکی تر ئاگریان تێبەردا. هەروەها بارەگای حیزبی سۆشیالیست دیموکراتی کوردستانیان لە ناو سنتەری شاری ڕانیا سوتاند و ئێستاش مەکۆی بزوتنەوەی گۆڕان لە شاری ڕانیا لەلایەن خۆپیشاندەرانەوە ئاگری تێبەردراوە. ئەو مەکۆیەش چۆڵ کراوە لە ئێستادا، ینی ئەو گەنجانەی کە دوێنێ بەشێکی زۆری لە هاوڕەکانیان بەهۆی ڕوبەڕووبوونەوەکانەوە بریندار و کوژرا و شەید بوون، ئەمڕۆ هاتوونەوە سەر شەقام و ینی دەیانەوێت جارێکی تر بەرپرسانی ئەو شارە ینی سەر و ماڵیان لە سۆ بگرن و ڕێگە نەدەن داوای گۆڕانکاریان و ئەو دەستەی کە ڕاگەیەندرا بوو نوێترین بەیاننامەیان ئەگەرچی ئەوان سەرپەرشتی خۆپیشاندانەکان ناکەن، بەڵام نوێترین ڕاگەیەندراویان بڵاو کردەوە. داوا دەکەن هەرێکە لە سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و قایمی قەزای ڕانیا دەست لە کار بکێشنەوە لەبەر ئەوەی ئەوان نەیانتوانیوە ڕۆڵی نێوەندگیری بگێڕن لە نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکانی سنوورەکە. بەڵێ ئاراس قایمقامی ڕانیا لەو کۆنگرە ڕۆژنامە نووسیەی کە سەر لەبیانی ئەمڕۆیان نیوەڕۆ ئەنجامیدار ڕایگەیان کە هێزی سەربازیان هێناوەتە ناو ڕانیەوە. ئەوە یەک. دووهەمیش هەندێک کەسیان لە خۆپیشاندەران دەستگیر کردووە. لەم بارەوە چ زانیاریەکت لایە؟ بەڵێ ئەو هێزەی کە ڕۆژی ڕابردوو هێزێکی بەرفراوان ئەوەی کە لە هێزەکان دابەدی دەکرا هێزی دەمامکدار بوون بە هێزی دژە تیرۆری تێدا بوو و هێزەکانی ئاسایشی تێدا بوو و هێزەکانی پێشمەرگا لە زۆربەی ناوچەکانی ترەوە هێنرا بوونە سنتەری شاری ڕانیەوە بەجلی مەدەنیەوە بڵاویان پێکرا بوو لە شوێنە گشتیەکان و لە ناو بازاڕ و ئەو ناوچانەی کە مەترسی جوڵەی خۆپیشاندانیان لێ دەکرات. ئەوەی کە سەبارەت بە دەستگیرکردنی ئەوانەی کە لە خۆپیشاندانەکان بەشدار بوون، ئەو بەرەی کە بەرەی داکوچی لە مافی خەڵکیان ڕاگەیاند بەهێمنی خۆپیشاندانیان کرد. ئەو بەرەیەوەی کە ئێمە تا ئێستا قسە لەگەڵ بەڕێستان دەکەین هیچێک لە سەرپەرشتیارانی ئەو بەرەیە و دامەزرێنەرانی ئەو بەرەیە دەستگیر نەکراون. هەروەکو قایمی قەزای ڕانیا ئاماژەی پێدا ئەوانەی کە دەستگیر کراون لە ساتی بەڕێوەچوونی گرژیەکان بووە، ئەو ئاماژەی بەوەدا ئەوان
ئەوانەی کە هەوڵیان بۆ نانەوەی پشێوی ناوەوە ویستویانە ڕەوتی خۆپشاندانەکان بگۆڕن بۆ سەر بارەگە حیزبیەکان و هەوڵی هێرشکردنە سەر دام و دەستگا حکومیەکانیان هەبووە ئەوانیان دەستگیر کردو و تا ئێستاش ئازاد نەکراون و ئەو هێزەش کە باز دەکرێت تا ئێستا لە ناو شاری ڕانیا بوونی هەیە ئەگەرچی دۆخەکە ئەوەی تا ئێستا کە من قسە لەگەڵ ئێوە دەکەم لە ڕۆژی ڕابردوو ئاساییترە و ئەو بارەگانی کە نەسووتێنراون و ئەو حیزبانی کە بارەگاکانیان نەسووتێنراوە خۆیان بارەگاکانیان ڕادستی خۆپیشاندەران کردووە و ئەوانیش دواتر چوونەتە ناو بارەگاکان و ئەوەی کە کەلوپەلی ناو بارەگاکان هەبووە سوتاندویانە و گڕیان تێبەرداوە. ئاراس ڕەسوول پامنێرمان لە شاری ڕانیەوە زۆر سپاس.